پاشان ئێمە بەرەو ڕووی عیبادەتێکی گەورەی ترە ڕۆین کە قوربانیە، کە سەربڕینی ئاژەڵە بۆ خوای پەروەردگار. لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. گۆشت و خوێن ناگا بەخوا، خوا تەقوایەوێ، خوای پەروەردگار ئەوەیەوێت کەوا هەتا چەندێک تۆ مخلیسیت، تۆ پارە و ماڵ و سامانت هەیە و قوربانیەکەی، کۆمەڵێک فەقیر و هەژار لە دەستی تۆ ئیسفاداکەن، ئا لەیرەشا کۆمەڵێک کۆلکە مونافق و کۆلکە بێدین دێن وڵا کاکە ئێوە زوڵم لە ئاژەڵەکەن. نازانم ئەم جۆرە کەسانە خۆیان گۆشت ناخۆن، ینی هەموو تەمەنیان گۆشتیان نەخواردووە. ئای بۆ کەسێک لە شوێنێک و لە مەطعەمێکا بیان بینێ و تەسویریان بکە و بڵاوی بکاتەوە بڵێ ئامەم کابرا مولحیدەیە کا لێ حەیوان سەرمەبڕەوە تا خۆی تکاخە و کەبا بەخوا. درۆکەن خۆ دوو لە ڕووی جەنابتان درۆکەن، هەموویان لە من و تۆ زیاتر حەزیان بە گۆشتە، بەڵام ڕقێکە بەرامبەر بە ئیسلام هەیانە. ذلك بأنهم كرهوا ما أنزل الله، رقيان لويك خوا داي بزاندوا فأحبط أعمالهم، خوا كارو كردوي بطال كردونا توا. تو نابي رقد لي شعائرك إسلامي قربانية دان راوة طواو جامو جارك باسي قربانية كلا قصيب بيعون بيرك يتوا كلام باسي بيغمر إبراهيم كردوا ملاك باسي كردوا ما مصايك ودي بيغمر إبراهيم خوای گەورە فەرمانی پێ کردو ئیسماعیلی کوڕی سەربڕێ لە کابرایەکەش گەریا و شتێتی بۆ ڕەبۆڕ مەنێڕێ سەخوا بەرانێکی بۆ نێرێ. لەبەرەوە ئەهلی قوربانی سەربەرزن. ئیتر خەڵکش پرسیارەکادایە ئەو حەیوانە لە قەسابخانە سەربڕێ و لە ماڵەوە سەربڕێ دیژی شکارێکی نییە ئەگەر لە ژێر چاودێری تەندروستیا بێ شتێکی باشە. ئەگەر مەڕ بێ دەبێت 6 مانگی تەواو کردبێ، بزن ساڵێک مانگا 2 ساڵ حشتر 5 ساڵ. ئەگەر کەسێک حەیوانێک سەر ببڕێت مەڕێک سەر ببڕێ بۆ خۆی و عایلەکەی، جاران وا فێرکرا بووین پیاوێک بەس بۆ خۆی سەرێ بڕێ، ئافرەتێ بەس بۆ خۆی سەرێ بڕێ، ئەم ساڵ پیاوەکە ساڵی تر ژنەکە ساڵێتە کوڕەکە. زانایانە فەرموون ئەگەر چەندێک ژمارەشیان زۆر بێت بۆ هەموو عایلەکە بێت، و هەروەها مانگا بۆ 7 سەر عایلا بێ، 7 ماڵ یان قسەی تری زانایانەیە 7 کەس 7 ئەندام کە هەردووکی دروستە حشتەکەش بە هەمان شێواز. پاشان ئەم حەیوانە بێت بەڕاستی عیبدار نەبێ، کوێر نەبێ، دگانی نەشکابێ، گوێچکەی نەبڕابێ، لە ڕوولاواز نەبێ، بچە ناو مەڕەکان تۆ کامێکە بە عەمەل نادەی کاکە بکەنە قوربانی. لە حەدیثا فەرمێت نە باشەکەی نە خراپەکەی وەسەتەکەی هەڵبژێرە و کە لە عیب و عار بە دوورە ئەو کە بە قوربانی و دابەشی بکە و بۆ خۆشتی هەڵبگرە و لێشی بخۆ و بەشی ماڵ و مناڵەکەشت هەڵبگرە و دابەشیشی بکە. ئەوە بریتیە لە ئەسلی شەریعەت کە زۆر کەس بەڕاستیەکەی لی شاراوەتەوە.